سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێت من ئازاد جەبار قوتابیم لە بەشی یاسا ئەمڕۆ لەگەڵتانی لە سەکۆی گەنجان باسی هەڵبژاردن و دروشمەکانی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن دەکەین و هەروەها باسی کاریگەری زمانی زبر و ئەم بانگەشەیە توندەی هەڵبژاردن دەکەین لەسەر کۆمەڵگە و بە تایبەتی گەنج و منداڵ ئێستاش کۆمەڵێک هاوڕێمان لەگەڵا فەرمون بابچینە لایەن. سڵاوتان لێبێت من سندسلاح قوتابی زانکۆ لە بەشی یاسا هەڵبژاردنباندن پرۆسەیەکی دیموکراتیە ناکرێت ببێتە هۆی شکاندنەوەی یەکتر و تێکدانی دەرونی خەڵکی. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ من ژیاکۆ فەرات قوتابی کۆلێژی پەرستاری خۆشحاڵ بووم بەوەی بەشدار بووم لەو بەرنامەیە بە هەمومان دووربین لە زمانی زبر و ناشرین بۆ ئەوەی کۆمەڵگایەکی تەندروستمان هەبێت. لە سەکۆی گەنجانەوە سڵاوتان لەبێت مشڕۆ بۆ ملکۆ بە کالۆرسم هەیە لە ژمێریاری ئەمڕۆ بە ئیرادێکی بەهێزۆ هاتووم وەکو گەنجێک ڕایگەنجان ڕابگەێنم کە لە کاتی دەنگدان بڕیاری چارەنووسازی خۆیان بدەن بۆ هەمیشە کوردستانێکی خۆراگرتر و ئارامتر. دەم باش ئەسیدا نادر بە ڕۆژی ئەمڕۆ بەرنامە سەکەن گەنجان گەن هەنگومان ئەزی بەحسی هەندێکم کەسانێک هەتانوکێک و نەشیانە سیستەمێکی حکومڕانی بەوێ زمانە زبر و پەروەردەیەکەنە تەندروست بڕێ بەبەتن دێکوتە فشێ حکومڕانەتیە بکەن. هاوڕێیان ئەو کاتتان باش زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە کۆبووینەوە بە خۆشتان نەزانن ئێستا سەروبەندی هەڵبژاردنە تەوەرەکەمان زیاتر باسی هەڵبژاردن و دروشم و زمانی زورە شتانەیە جا پێمان باشە شەو بۆ خان بکەینە بەڕێوەبەری ئەو جەلسەیە ئەگەر هەستان لێبی پێتان باش بێت. پێمان باشە زۆر احتیاتی خۆشحاڵم ئەمەوێ یەکەم شت لە شتێکەوە دەست پێ بکەم کە ئێستا کاتی بانگەشەیە ڕۆڵی گەنج زۆر گرینگە بۆی بتوانێت لە کاتی هەڵبژاردنە بچێت دەنگی خۆی بدات لەسەر سندوقەکانی دەنگدان وەروەها بۆی بتوانێت بڕیارێکی چارەنووسازانە بدات و بۆی سندوسخانەمە لە تۆ دەست پێ بکەم ئایا ڕای تۆ چییە؟ وڵا بەڕای من ئەگەر گەنجی ئەمڕۆ ئەگەر بێ خۆی یەکلای بکاتەوە دەنگ بابەکێ کێ بە شایستەی ئەم پلەپایە ئازانێ ئەبێ ئاوڕێ لە مێژووی گەلی کوردستان بەتیایدا لێ بۆی بە دیارەکەکایە کێ زیاتر شۆڕشی کردووە و شەهیدی داوە بۆی ئەمە بگەین بە ئەمڕۆ. و من پارتی دیموکرات کوردستان بە قوتابخانەیەک ئەزانم کەوا حیزبەکانش بە قوتابی ئەزانم بۆیان بەڵام بەداخەوە قوتابیەکان قوتابێکی سەرکەوتوو نەبوون و لە بڕیەوەی فێر بن بێگومان ئەتوانین بڵێ لە کاتی هەڵبژاردنە زۆر لایەن هەیە کە دروشم بەکارهێنن بۆ ئەو دروشمانێکی ئاڵێن ئەی ڕوخێنیان ئەتان وەستێنیان درۆ ئەکەن بەڵام تەنها دروشمی پارتی دیموکراتی کوردستانە کە تەنها ئاڵێ ئارامی خۆڕاگری وەروە ئارامی و ئاوەدانی کەوای ئێمە ئەتوانین بڵین لەم لایەنەوە بۆمان دەرەکەوێت کە چ لایەنێک لەگەڵ ئارامی ئاوەدانی هاوڵاتیانایە بە تایبەت گەنج. پێش هەموو شتێکی ئەزەوێ بێژم سندوسخانە بەحسی هەندێک کرد ئەم دەبی هێفدینە پشتخووکە مێژووە ما کوتب بووە بیداواتە هەموو شتێکی ئەم عمرێمەیە کچکی ئەم هەنگە شۆڕشەدانە بووینە بەس ئەوەن دەبی مەشاردا عشای دیتی بەس لە با پیرەتمە بوومە ماوە کۆمە چی کردە کاچ خەبات و شۆڕشێکمە کردە کاوە هەندە شەهید و ئەمفاڵە مەدای فدەبی گەنج لێرەدا قەرارە خوب دەتن یەکی هەڵبژێتن کۆ ئەف هەندە ئارام بەرقەرار بوو بەرقەرار کردی کە تەسیری هەسە هەندە هەبووە و دێ بەردەوام بین سە هەندێ کو یەک ئەم خو گەنجین کوتە بەڵێ طب دروش عادة مثلا دروشمی هەڵبژاردن دەبی دروشمی مثلا ئارام بەخش بن مثلا دروشمەکان زیاتر یعنی خزمەتکردن بیت نەک مثلا یعنی دروشمی تێکی دەدەین و یان مثلا ڕای دەگرین و یان ئێزا مثلا ئەگەر یعنی دروشمی پارتی دیموکراتی کوردستان لێرە لە هەمویان مثلا باشترە کە دەرێ خزمەتکردن و خۆڕاگری و هەمومان دەزانین دەنجی گەنجەکانمان کە زۆر میمە لە پرۆسی هەڵبژاردن و دەشزانین کە چێ دەبتە نوێنەر لە ماوەی 4 ساڵ حکومکردن و بەرەو پێشبردننی وڵاتەکەمان و نیشتیمانەکەمان بۆیە وا باشە یعنی کە بڕیاری دروست بدەین و بێگومان وەکو ئەوە بینی گەنج ئەتوانی بڵین بە میحوەرێکی سەرەکی لە نێو کۆمەلگادا ئەندرێت بە تایبەت کۆمەلگای کوردی بۆیە
لە جەنابی ڕێزار کاک مەسعود بارزانیەوە کە پێمان وترا لە کاتی ئەم هەڵبژاردنە پێویست دەکات ئێوە دوور بن لە هەر ڕەتفعلێکی یاخۆت زمانێکی زەبر بۆ ئەوەی بتوانین ئێمە وەکو گەنج وەکو کۆمەلگا سەنگی خۆمان و پارتیەکەمان پارێزین کەواتە ئەتوانین بڵین ئەبێ گەنجان بڕیارێک بدەن بزانن کێ هەڵەبژێرن کێ ئەکەن بە پێشەوەی خۆیان بۆی بتوانن ئەو ئارامی و ئەو ئاسایشی کە لە هەولێرایە بتوانین لە شارەکانی دیکەی کوردستانە دەستەبەری بکەین. و من پێم وایە ئەو هەڵبژاردنەی ئەمزاریان زۆر چارە نووسازە یعنی پێویستە هەموو گەنج و لاوان ینی هەمومان بە گڕوتینەوە بەشداری ئەو هەڵبژاردنەی بکەین وە مەسەلەن ئەوەی ئەمانەوێت ینی شێ خزمەتمانەکە وەکو لە کابینەی نوێمی ڕێزار کاک مەسرور بارزانی دیتمان کە مەسەن ئەو کابینێ من وەکو خۆم وەکو گەنجێک یعنی زۆرترین خزمەتی کردووە لەو کاتەیە مەسەلەن کە زۆرترین بربەستی هەبوو هەمیشە مەسەلەن نیەتیان تێکدان بۆ مشە نیەتیان مەسەلەن ڕێگریکردن بووە لێ ئەتوانین بڵین لە کابینەی نوێمە کە ئێمە ئەو کابینەی دەستی پێ کردووە کە بە جەنابیان پێشەوەی ئەو کابینەیان کردووە ئەبێ وەکو لایەنەکانی دیکە هاوکار بن پێکەوە بۆی بتوانین خزمەت بە هاوڵاتیان بکەین بەڵام لە هەمان کاتە ئەوان ژایەتێکی زۆرمانەکەن زۆر ڕاستە قسەکەش زۆر جوانە خۆی بێ ئەمە یاسایە هەر سەرۆک حیزبێک ئەگەر بێ سەرۆک حیزبێکی سەرکەوت ئەبێت 4 سیفاتی تیابێت یەک لەوانە کاریزمایە دووەمیان ئەتەکێتە سێمیان یاسای سیاسی هەبێت ئەبێت و چوارەمیش خۆشەویستی خەڵک و نیشتمان دەدڵابێت بەڵام بەداخەوە من هیچ کامێکان لە حیزبەکانی تر نابین جگە لە کابینەی نۆ نەبێت بێگومان ئەگەر ببینی لە کاتی ئەم هەڵبژاردنەشە چەنەها شێوازی مامەڵەی نەگونجا و نەشرینە بینین نەک لەلایەن هاوڵاتیانە نەک لەلایەن ئەوانەی کە جەنگەدەن لەلایەن سەرکردەکانیان باشە تۆ ناتوانین لە ئێستا بە شێوازێکی جوان کۆنتترۆلی خۆت بکەیت مامەڵە بکەی لەگەڵ ئەوانەی کە منافستی تۆن چۆن نتوانی کوردستانێک بەڕێوە بکەیت چۆن نتوانی ئەوە بکەی بە ئامانەتێک بۆ خۆت لەڤێرە خەیاز قسەتە بڕم سەرکردەکان بینە سەرکردەی دەبڕۆڵەکە کاریزما هەبیتن کەسێک بیتن کودنەڤیت ئەوێت پشتیمەت هێن هێودەنەوێ ئایدیا لەوەرگرن کەسێک بیت کونێتن دەقسێت ئەلق بە لەقسە شاشا بکەتن هەندێک ئەکتینگێکی بکەسە شاشا کو تەسیری سەوا هەبیتن ڕأی بنەوعەکە زۆر کرێت کو ئەوە هەمێ مەسەن تەسیری سەر نەفسیەتە واڵکەتن کە دەبێنە مادیارە گەنجن خوين جارمن دي وقت قصة تأثير السحابي تندي بينك كديار وانا تشبو ما نكريا لذا خلنا باش يعني مثلا دومانجي كمان قرش كأما دبي هربين مثلا حزب كان بير لقد يقدانش لو بيك هناني حكومة آخر خو يعني انتخاب هرتوادة بي هالبجارنا كهركو تايدي أما نبي مثلا وشكاك مسرور قوتني يعني هم حدودك ببزين دوايا مثلا تساو بتساو روك بتاني لقريان دابنش يعني أو ده هي أو هيلانا هي ما يبزينن أو ده تيابي لنا كدواي لتان خوش لەسەر چوار خاڵەکەی سندوسخان کە من دەمێ خاڵشکە زیاد بکەم لایانی پرۆتۆکۆلی لایانی پرۆتۆکۆلی دەتوانم بڕیار بدەم بۆی کە هەر ئەوە نییە تو بەس بە هاتو هاوار یاخود تێگەیاندنی گەنجان بۆی کە یعنی وەکو بانگەشەک بەوە نییە کە تو هەر هاتو هاوار یان زمانی زبر بەکارهێنان دەتوانی وەکو کابینەی خۆمان وەکو جەنابی براگەورە بێی باز بکەی کە ئارامی چییە ئاوەدانی چییە خۆراگری چییە بێگومان ئەوان ئەتوان بڵێم زمانی زبر بەکارهێنن بۆی سەرنجی گەنجەکان ڕابکێشن بەتاکید ئەوە سەرنجڕا کێشانیە ئەوە تەنها شیرازەی ئەو وڵاتە تێک دەدە یاخود شیرازەی ئەوەی تەرکیزی گەنجەکانمان تێک دەداتن بەس سەرڕای ئەوەش دیارە ینی لە ئێستا و لە پێشتریش هەر دیارەکە چێ لە پێش بۆ دایمەن و چێ هەوڵی داوە زیاتر گەنجەکانمان دەبینن کامەلایەن باشتر و کامەلایەن وەکو ئارامتر دیارە یاخود وەکو بە خزمەتکردن زیاتر دیارە و دەتوانن یعنی ئەوە جیا بکەنەوە کە لەوەی دەنگ بدەن بە کامەلە یاخود کامەلە هەڵبژێرن دەتوانین بڵین لەم سەردەمەیە گەنجەکانمان زۆر چاوکراون زۆر چاوکراوەترن لە پێشووتر بۆیە ئەبێ بزانن کە چۆن بڕیارەدەن کە مستەقبەلی کوردستان و ئایندەی کوردستانێکی سەربەخۆ ئارام لە دەستی ئێمەی گەنجایە واتە ناتوانین لەبەر ئەوەی دژایەتی یەکەکەین بچین دەنگ بە لایەنێک بدەین کە دژی ئەو لایەنەیە کە ئارامی کوردستانی پاراستووە جوانم عفوا قطعی شتەکەم منەڵێم سلەیمانێکی جوان و سلەیمانێکی پڕ ڕۆشنبیری ئەگەر تیا بڕوانین ئێستا بۆتە شارێکی پڕ لە چەتە و شارێکی پڕ لە نائارامی و پڕ لە مافیا بە جۆرێک کە ئافرەت نەتوانێت ژیان بکە لێ چەندین ئافرەت پەنای بێگومان دادگایەکانی هەولێر بۆ
چونکە یاسا سەرۆر نییە لە سلەیمانی ئێمە ئەتوانین بڵین وەکو لایەنێکی سیاسی کە دەستێکی ڕۆڵێکی گرنگی هەیە لە پارێزگای هەولێرە هەرچەنە کە جەنابی کاک مەسرور ئەڵێ من بڕوان بە زۆنی زەرد و سەوز نییە هەمووی کوردستانە و مڵکی خەڵکی کوردستانە ناتوانم خزمەت تەنها بە پارێزگایەک بکەم بەڵام بەداخەوە هەندێک لایەنی سیاسی بۆ بەرژەوەندی خوان ئەو دروشمە بەکارەهێنن بۆیە ئێمە ئەبێت وەکو گەنجانی شاری سلێمانی ئەو بسەلمێنین کە ئێمە دەنگ بە تۆ ئۆدەی ئەو خزمەتی بە پارێزگای هەولێرت کردووە بە سلێمانشی بکەیت وەرەشی کات ئەم کوردستانەکە وڵاتێکی دەژین وڵاتێمە دیموکراسیە فدەبێ ئەم وەختی هەڵبژاردنە بە شێوەیەکی دیموکراسی ئەم هەڵبژاردنێت خوب بکەین نەک بەڤ ئەتاکێتی کرێت و سەر شاشە و ئاکتینگت کرێت ئەمن پێم وایە ینی بەهات و هاوار و ینی بە زمانی زبر و بە جووندان و بە حەڕەکەی ناشرین و یعنی من بڕوای خۆم وایە کە گەنج ئەو شتانە هیچ تەسیری و کاریگەری نییە لەسەر بیر و ڕای گەنج کە دەنگ بە پارتێکی سیاسی بدا یاخود مەسەن لە هەڵبژاردن فکر و بیر و ڕای بگۆڕدرێ لە بەرەوەی یعنی هەڵبژاردن لۆ ئەوەیە کە تو مەسەن لۆ 4 ساڵی ئایندا کەسێک ئەەکەی بنوێنێت بۆ ئەوەی خزمەت بکات یعنی خزمەتکردنیش مەسەن خزمەتکردنەی حام کە مەسەن ئاوەدانی بی ئارامی بی پرۆژەی بکەن ئەم هێدێنە ڕۆ بردووە خۆ ئەم پێویست ناکە بێژینە پارتی هوکێری پارتی دێ بەهوو بۆ هەنگکەتن ئەمها باشترین بووینە و دە باشترینیش میێنین هەر بەخۆی ئەگەر تەمشاشکەی مەسەن ئەو پارتی کە یعنی بانگەشەی ئەوە کە ئەزبەشی نوێ هەر بژێرنیان یەک ئەوە کیانەکی سیاسی نوێ یعنی اختیارکەن ئەتۆ ئەگەر تەماشای بکەی ئێستا فەرقی هەولێر و سلێمانی یاخر مەسەن کیانی سیاسی ئەو حزبە نوێیانە یعنی ئەوەیان نییە مەسەن خزمەت بکەن ئێ بابن مقارنەی بینی ئێرە و سلێمانی بکەن خۆ ئەوانی شەریکە حکوومەت بوون نمونەیەکی زۆر بچووکە ئازاد بوو ڕقەت شتەکە تو سێر جادێ 150 هەولێرکە وا خەریکە تاوێ و شۆفێرەکان سوێکی یەکجار زۆریان لێبی بێگومان کەچی لە سلێمانی جارە سەتیان تاوە نەکراوە یان نییان کرد تەنها ئەفۆن تاکە کاریان ئەزانی چییە هێنانە ژوورەی مادەی هۆشبەر شەق هاوێشتن بەرامبەر میلەت ڕێزی میلەت ناگرن و هەمیشە مایک بە عرزدادان ئەمە چ ئەتەکەیتێکە تۆ لە بەرامبەر خێزانت و جەماوەری خۆت کە یەکێتی دیموکراتی خێلکردن و زمان دەرهێنانی سەر شاشە ئەڵێ پارتی و شتێکی تر بە پارتی ئەڵێ باشە پارتی یعنی حیزب تۆ جارێ لەمە تێبگە حیزبی ئێمە ناوی دیموکراتی کوردستانە تۆ کەچێڵی پارتی ڕابێری ئەو قسێکی زۆر مناڵە ئەزانی چی لایەنەکان لەبەر ئەوەی هیچیان پێ نییە ناچارن تەنها بە دژایەتیکردنی پارتی دیموکراتی کوردستان خۆیان گەورە بکەن بەڵام بچووکتر باشە بەڵام دایم وایە کە تۆ بتێ کەسێک بچوو بکەیتەوە پێشەوە خۆت بچوو بیتەوە بۆ کەسێکە بچوو ناکەیتەوە بەڵام بۆکەوەی هەمیشە وتم ئێمە وەکو گەنجانی کوردستان پێویستەکە دووربینە زمانی زبر بتوانی بڕیارێکی چارە نووسازانە بدەین بۆی بتوانی کوردستان بەرەو ئەمنێت و ئاسایشێکی باشتر ببین دەمەوێت لەسەر ئەو خاڵی جەنابتان کە باسان کرد قسە و کردار هەمومان لێمان دیارە و هەمومان بینیومانە و دەتوانین بڕیار بدەین کە چێ قسەی کردووە کرداریشی ئەنجام داوە لەگەڵی و دەشببینین لە ئێستادا چێ قسە دەکا بە کرداریش ئەیسەلمێنێ ئەو سیفەتە تێتەکردم ئەس ئەوڕە بەسە قسێت دەبڕم ئەو سیفەت ئەوڕە تێتەکردن بە سیفەتەکە پۆپۆلیستیە یعنی بدێ ئایدیاوە دێ فکرەوە سەخ و یان فۆکەسێکە نەسەخ و بێک و هیچ کردارێکە بیتن بەس ئاکتینگێکە سەر شاشەیە هیچ کردارێک بۆ نابیتن ئەکید خۆشحاڵین بۆی گەنجەکانمان ئێستا لە دنیایەکدان کە زۆر چاوکراون و زۆر لە ڕووی تەکنەلۆژیا و هەموو شتەکەەوە لە پێشن و دەبینن کە لە ڕابردوو و لە ئێستاش و لە داهاتوش ئەوەی ڕوو دەداتن بە کردار یاخود بە قسەکردن یاخود بە بڕاردان یاخود بە بەڕێوەبردننی وڵات کامە لایەنە باشترە و کامە لایەنە هەڵبژێردرێتن ئەمن پێم وایە مەسەلەن بایکۆتکردنی هەڵبژاردن هەل نییە ئەمەیان پێم باشە هەمومان بستنە سەر سندوقی دەنگدان هەمومان دەنگ بدەین بەو لیستەی بەو حیزبەی کە یعنی خۆمان تایە ئەبینین و کە خزمەتەکە تەکا لەبەرەوەی بایکۆتکردن یعنی زەرری هەم کاندیدەکانە هەم زەرری لایەنە سیاسەکانە زیانە لۆیە مەسەلەن یعنی ئەمە دائیمەن هاندانمان لۆ خۆمان لۆ دەوروبەریشمان کە مەسەلەن بە گڕوتینەوە بەشداری هەڵبژاردن بکەن و هەمووشمان بەشدار بین وەکو بینیمان بانگشەی هەڵاکەن بۆ میلەتی کورد باشە ئایا ئابرویان هەیە بەرامبەر بە هەر تاکێکی کەرکووکی هەمان قسە بکەن چکە هەر خۆیان نای کەرکووکیان بە قودسی کوردستاندا نابوو کەچی هەر خۆشیان فرۆشیان ناپاکیان بەرامبەر بە تاکی کەرکووکی کرد گوناحی تاکی کەرکووکی چییە کە لە 16 ئۆکتۆبر ئاوارە بوون کەوتنە ئەم شار و ئەو شار کە دەڵێن یعنی داگیری دەکەین و وەری دەگرینەوە و دەی ڕوخێنین شەریک بوونە لە حکوومەت
نیوەی کوردستان لە ژێر دەستینگۆ بووە سلێمانی و کەرکووک و پێشتر یعنی یعنی بەچ ڕێگەیەک دەتوانن بیرروخێن کە کاتێک بە خۆتان دەستان هەبووە لە نازان بیر لە خوێنی ئەو هەموو شەیدە ناکەنەوە شەرکستانی ئەو هەموو دایکە ناکەنەوە بێباوکردنی چەنەها منداڵ ئەنفالکردن و کیمیا بارانکردن آخر کوردستان لەوەچەی مێژووی هەیە قوربانی داوە بە خوێن بە گریانی دایک بە هەتیوکردنی منداڵ کەوای ئێمە ئەبێ ئەو ڕابردۆمان بیر نەچێتەوە هە لە 16 ئۆکتۆبەریشەوە کە نمونەیەکی زۆر نوێ بۆ گەنجەکانمان کە بە چاوی خۆیان بینین ئەو خیانەتەمان لێکراوە بەڵام با ئێمە لەم هەڵبژاردنە یەک دەستبین یەک دەنگ بتوانین بڕیارێکی چارەنووساز بدەین بۆ هاوڵاتیانی کوردستان کە سبەی ویژدانی خۆمان ئاسوود دەکەین بڵێن ئەو لایانی هەڵمان بژاردووە کە لە کابینەی نۆیم خزمەتی هاوڵاتیانی کوردستانی کرۆ بێگومان لە کابینەی دەیمش هەر هەمان شتەکات بگیرە لە ڕابردوو باشتر و لە داهاتوش زۆر باشترە بێت لە کابینەی نوێم و کاک مەسرور ینی گوتی ئەوان ئەگەر ڕێگری نەکەن کاک مەسرور ئەو ئاوادانی و ئەو خزمەتی کە لێرە ئەکە ئەو لە پارێزگای سلێمانیشەکە بەرام لەبەر ئەوە بەڵام لەبەر ئەوەی لە بەرژەوەندیان درایە لەبەرەوەی مەسن بەرژەوەندیەکانیان ئێستا وەکو پێشتر نییە چکە دژی گەندەڵیە کەسێکی ڕاست و دروستە ئەوەتی مێژوی کورد هەیە ئەچەکسازیەکە لەگەر ڕای گەنجانەکردن ئەو ئارامیۆ لێرە هەی دلوێرش هەبیتە بێگومان کە نەسە تۆش ئەو شتە ئەبینیت پێدا خۆشە بێت ئەڵێ تا ئەو لایەنە مادەم لەگەر ڕای گەنجایە لەگەر پێشبردننی کۆمەڵگایە من دژایەتی یەکەم کوردستان بۆ لای خۆیان ڕاکێشن کەچی بێ ئاگان لەو هەموو پرۆژە گەورانی کە کابینەی نۆ بۆ ئێمە دایبین کردووە یەک لەوانە پرۆژی ئەو ڕووجادەوانەکان بێگومان ئەتوانم بڵێم ئێمە وەکو هەر هاوڵاتێکی کوردستان کە لە شاری هەولێرە ئەژین باکەم ئەو بین با ڕێگاوبانمان باش نەبێت ئەمانە هەمووی کاتین تەنها شتێک کە لە لای ئێمە مهمە ئارامی و سەقامگیریە کە تەنها لە هەولێرە بەدیەکرێ شارێکی سلێمانی کە پڕە لە ڕۆشنبیرێت پڕە لە کەسانی مرد و سەرکەوتو پڕە لە کەسانێک کە ئەتوانین بڵین هەر لە کۆن هەتا ئێستا شانازیان پێواکەین ناتوانن بە ئاسوودەی بێنە دەرەوە ناتوانانی درەنگ بچینە دەرەوە هەزارە هەشت و هەزارە مشکلە دێتە ڕێ جەنابیان گوتێن ئەفو قسەشت پێ دەبڕم خەڵک ئێمەی دیوە ئێوەشی دیوە ئێمەی هەڵبژاردووە ئێوەی هەڵ نەبژاردووە کەواتە لێرە شەڕوا ئەبێت بێگومان هەر ئێمە شەڵە بژێرنەوە بۆچی چکە ئێمە وەکو ئەو لایەنە متمانی تاومان بەخۆمانە نکات شتێکی دیکەیە هەی ئەڤە تاخفن بۆ بچیکە بۆ ئەوێ نوکە پێڕادگەن بۆ وانە وەخفن ئەوێت عمرێکی مەزن هەی چکە زانف ئایدە تەسیرە الواناکەتن ئەبێت نوکە دی تەسیرە الواکەتن دی هێف دێنم کەس نییە نوکە بشێت بێتێ ئەم هەمە شتێکی دی بۆ هەنگۆدا بنکەین ئەف شتە مستەحیلە ئەو زمانی زبر و ئەو حڕکات و ئەوانە ئەکی ئەوە تەسیری زۆری هەیە لەسەر پەروەردەی منداڵ و لۆ ینی ئێستاوەی لی هاتیە کە ینی وتار و شتێدە نابی مەسن منداڵی گچکە ئەوان لە دیار شاشەی دابنیش لە بەرەوەی لە بدەتیڤەکان لە بەرەوەی تەسیراتی زۆری هەیە ئەو شتێ تێتاکردن وێنەداناکە ڕاشت ئەتەکێتەوە ئەم نەشین هیچ تەسیری خۆی لە ڕاستی ئەو هەڵبژاردنە زۆر گرنگ بوو بێ ئەمە دیارێکی گەورە بوو چونکە ڕووی ڕاستەقینەی هەر هەمویان بۆمان بە دیاری کەوت کەوانە چۆنن چیەکەن چکە ماوەی پێش ئێستا زۆر باش شارەزانە بووین لە ڕفتارەکانیان بەڵام شکر بۆ خۆ ئێستا بۆمان بە دیاری کەوت خاڵکت باس کرد کە چ ڕۆچیان دەبیتن لەسەر بەرامبەر هەر تاکەک ئەو تاکانی کە لە کەرکووکن و میش دەڵێم چ ڕۆچیان دەبیتن لە پاش ئەو هەڵبژاردنەی ئەو قسەکردن و ئەو ڕۆتینیاتە و ئەو ینی بەکارهێنان و هاتن و ڕۆشتن و هەڵا و هوریا و چڕەت فعلەکیان دەبی لە پاشەوەی کە هەر دەبینن پارتەکەمان یەکەمە و ئەتوانین بڵین ئێمە وەکو لایانی پارتی دیموکراتی کوردستان هیچ کات دژایەتی هیچ لایەنێکمان نەکردووە ئامانجی سەرەکیمان تەنها خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بووە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئامانجی سەرەکیمان ئەوەیە کە بتوانین سەنگی خۆمان و پارتیەکەمان بپارێزین و لە هەمان کاتیشتا بڵین کوردستان مڵکی هاوڵاتیانی کوردستانە نەهی تاکە شخصێکە نەهی لایەنێکی سیاسیە تەنها مڵکی هاوڵاتیانی کوردستانە ئەتوانین بڵین ئەوەندەیە هەب خوب ملکی هەمیە ملکی پارتێکی بتنێش نییە بەکی و کاکژیاکە بەحسی هەندێک کرد وە بخۆش حکومڕانیە تێدا کرد پاگەم خراپن ئەویشت خراپ بووی ئەگە حیزبۆمە خراپی حیزبەوانیشە هەتا ئەسیرۆسە هەبووی یعنی ئەم بتنت ڕخێکی تاکی کەسی نەبەیەژانە سێری سوۆشیال میدیامە کرد بینی مامۆستایەکی ئاینی لە سلێمانی چەند ڕخنەیەکی لە پاڤێڵەوان گرت بەداخەوە دوای چەند ڕۆژێک هێرشیان کردبووە سەر ماڵەکەی لەبان دەرگاکەەوە ئاودیەوە بوون بێگومان ئێمەش وەکو ئێمە وەکو هاوڵاتیانی شاری هەولێر وەکەوەی وتم ئێمە تەنها چاومان لە سەقامگیری و ئارامیە سوپاس بەخوای گەورە ئەو سەقامگیری و ئارامی کە لە شاری هەولێرایە پێمان خۆشە وەکو هەر پارتیەک
لە پارێزگاکانی تری کوردستانە هەبێت پارتی چۆن خزمەتی بە پارێزگای هەولێر کردووە بەبێ جیاوازی خزمەتی بە پارێزگاکانی تر کردووە وەک جەنابی کاک مەسعود وتی دەرفەت بدەن بە من ئەو خزمەتی بە پارێزگای هەولێرەکەم ئەتوانم لە سلێمانیش بیکەم بگرە بە زیاتیشەوە بەڵام ئێوە ئەتوانن بڕیارێک بدەن کە لە کاتی دەنگدان کە دەنگتان بۆ چ لایەنێکە بۆی بتوانم منیش خزمەت بە ئێوە بکەم خۆتان سندسێ بەحسی هەندێک کرد ئەو سەرکردێتمە باوەشە ئارامی بە خەڵکی خوڤەتکەن لەڤ بانگەشتێت کۆتم ئەو کە هەموو کەسێنێک باوەشە بۆڤەتکەن تۆقەت گەتکەن گەڕات وەستن موضوعات خود گەڤەتکەن بەسیە دیکە ئەم وەکی سەشاشە تەلەڤزیۆنە دەبینین خەڵکت تگرن فرەت دەنە خەڵک عەردە قسات بێنێت قسێت کرێت بەرامبەر بێگومان ئەوە ئەتوانم بڵێم کاریگەریکی زۆر خراپی هەیە کە ئێمە لە تەوەرەکەمانە زۆر سەرنجە دەینە سەر گەنجەکانمان کە وایە ئەو شێوازی مامەڵەکردنە ئەتوان بڵم کاریگەری خراپێ بێ لەسەر گەنج لەسەر منزاڵ چکە ئەوان بیرۆکەی نوێیان ئەبێ ببێ بۆ کۆمەلگا بۆی بتوانن داهاتوێکی باشیان هەبێت بەڵام ئەگەر ئەو ڕەفعلانە ببینن ئەتوانم بڵێم ئەبێتە شێوازێکی ناشرین هەم لە کاتی هەڵبژاردن وەرگیزیش بیرمان ناچێت سەرڕای کاریگەری خراپ ئەم دەمە پرسیارێک لە تو بکەم سەبارەت بۆی کە من ئێستا کۆمەڵەکم لەبەردەست بیتن باشە نسحەتیان بکەم یاخود بانگەشە بکەم بۆ خۆم باشە لە هەما کاتیشدا دەبینم باشتر هەیە لە من بە زمانی زبر و بە زمانی ناشرین و بە قسەی ناشرین و بە ڕێگای دوور لە باش تو ینی جوابی ئەو پرسیارم دۆ بەو ڕێگایانە من سەر دەکەوم پێشەوەڵی پرسیارەکە ڕای کۆمەڵەکەم دەگۆڕم پرۆگرامەکەمان کۆتایی پێدێت بەڵام ئەمەوێ ئاماژە بۆ بکەم ئەگەر تۆ بچێوە ڕابەرایەتی کۆمەڵەیەک بکەیت تۆ ئەبی بە پێشەوە بۆ ئەوان ئەبێت نمونەیەکی زیندووبی بۆ ئەوان کە بتوانن بڕیا لە چارەنووسی خۆیان بدەن نەرمی بنوێنین شێوازێکی جوان کە وەکو سندوسخانیش ئاماژەی پێکرد ئەو زمانە زبرانۆکە تێتە بکارینان تەسیرەکە سەربی دەسە بچیکت مە هەبیتن سەر نەڤێت مە هەبیتن فەلوەختی بانگەشە ئەم دەبێت بنەوعێکی ئارامی و نەرمی و شیرینی بنوێرین کە تەسیرەکە کاریگەریەکە نەرینی سەوا نەمێنیتن و زمانی زبر من پێم وایە یعنی هەمیشە شتێکی ناشرینە ئێدا چ کەسایەتی گەورە بی چ کەسایەتی یعنی گچکەبی زمانی زبر هەر ناشرین ئێستا بزانەوە پارتی دیموکراتی کوردستان هیچ یعنی لەوەتی بانگەشی هەڵبژاردن هیچ زمانێکی زبر نبینی یعنی مەسەرەن بە شێوەی هاتی ئیشاڵڵا پشتیان بەخوای گەورە لە کابینەی دێمیش بەڕابەتی کاک مەسرور بارزانی هەر بەردەوام بیت و بە خۆش و جرۆش و بە قووەترەوە هەر بەرەو خزمەتگوزاری و ئاوەدانی زیاتری ئیشاڵڵا سپاستانەکەم دەستان خۆش بێت کۆبوونەوەیکی جوان بوو بە هیوای کە بتوانین لە کاتی هەڵبژاردنە دەنگ بە کەسانی گونجاو و شیاو بدەین بۆی بتوانین کوردستان بەرەو ئارام و سەرگیرێکی باشتر ببین.